پێبینی بکە 46 ساڵ لەمەوبەر پێشبینی هەڵگیرسانی جەنگی جیهانی سێیەم لە تەنگەی هورمز کراوە. هەموو جیهان ئێستا بە تەنگەی هورمزەوە سەرقاڵن. جا ئایا ئەوەی ئێستا ڕوئەدات ئەو جەنگەیە کە باسییان کردووە یاخود هێشتا گڕکانە کەماوە بکڵێت و جەنگە جیهانیەکە دەست پێ بکات. گۆڤاری ئەلعەرەبی کە لە وڵاتی کوێت دەرئەچێت لە ژمارە 256 ساڵی 1970 نووسیویەتی تەنگەی هورمز دەواازەی جەنگی جیهانی سێم. با کەمێک باسی ناوەڕۆکی بابەتی گۆڤارەکەتان بۆ بکەم. نووسیویەتی 8 وڵات سەرپەرشتی ڕێڕەوە ئاویە جیهانیەکە ئەکەن کە ئەوانیش بریتین لە کوێت، عێراق، ئیمارات، سعودیا، قەتەر، بەحرێن، ئێران و عمان. ئەو کات تیمێکی گۆڤارەکە بە دوواداچوونێکی مەیدانیان بۆ ئەو ناوچەیە کردووە. باس لەوە ئەکات بۆ چۆنیەتی تێپەڕینی بار هەڵگر و نەوت هەڵگرەکان کێشەیەک لە نێوان باسی ئەو کاتەکە کێشەیەک لە نێوان هەردوو وڵاتی ئێران و عمان دروست بووە. ئێران لە دوورگەی قشم و عمانیش لە دوورگەی سەلامە کۆنتترۆلیان بەسەر شوێنی بەرتەسک بوونەوەی ڕێڕەوە ئاویەکە هەبووە. دەڵێت ئەو کات بۆ ئەوەی شەڕ و ئاڵۆزی لە ناوچەکە دروست نەبێت پلانێکی نوێ بۆ هەردوو وڵات دانرا. لە ساڵی 1974 لە تاران ڕێکەوتنامەیان ئیمزا کردو بەهۆیەوە خاڵی چاودێریکردنی هەردوو وڵات لەسەر ڕێڕەوە ئاویەکە دیاری کرا. گۆڤارەکە باس لەوە ئەکات کە ڕەنگە ئەم ڕێکەوتنەی نێوانیان واتە نێوان هەردوو وڵات تاسەر نەبێت چونکە لە داهاتوو بەهۆی دەسوەردانی گەورە وڵاتان ئەگەر جەنگی جیهانی سێم سەر هەڵبدات بێگومان لێرە لە تەنگەی هورمز ڕوودەدات. جا ئەگەر سەیری واقعی ئێستای ناوچەکە بکەین دەتوانین بڵین لەناو ئەو دۆخەدا دەژین کە ئەو گۆڤارە کوێتیە 46 ساڵ لەمەوبەر پێشبینی کردبوو. ئێران هەڕەشەی ڕاگررتنی جوڵەی کەشتیەکانەکات و ئەمریکاش گەمارۆی سەر ئەو جوڵەی سەپاندووە کەواتە ئێستا جیهان باجی جەنگی تەنگەی هورمزەدات. گرنگی و هەستیاری ئەم بابەتە دەمێکە لە ڕووی نێودەوڵەتیشەوە هەستی پێکراوە بۆ تا هۆی نیگەرانی گەورە بۆ وڵاتانی جیهان. بۆیە لە ساڵی 1982 پەیماننامەی نەتەوەی یەکگرتوەکان بۆ یاسایی دەریاکان ڕێکخرا بۆ ئەوەی کەشتیە بازرگانیەکان مافی تێپەڕبوونی ئازادیان هەبێت. ئێران واژۆی لەسەر پەیماننامەکە کرد بەڵام پەسەندی نەکرد واتە تەزدیقی نەکرد. بۆیە ئێستا ئەو ڕێڕەوە ئاویە جیهانیە وەکو چەچێک بەکارەهێنێت بۆ گوشار خستنە سەر کەشتیەکان. شارەزایانی ئابووری و استراتیژیش کۆدەنگن لەسەر ئەوەی کە ئەم دۆخە ئاماژەیە بۆ کارەساتێکی ئابووری گەورە. کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵکی ئاسایی چل ڕێگەی گرانبوونی کاڵاکان یاخود پچڕان و بەدەستڕانەگەیشتنیان بە پێداویستیەکان. لەم نێوەندەدا زۆرێک لە وڵاتانی جیهان کەوتونەتە جوڵە بۆ ڕێگریکردن لەم کارەساتە. یەکێک لەو وڵاتانەش وڵاتی چینە. وڵاتی چین پەیوەندیەکی ئابووری زۆر بەهێزی لەگەڵ ئێراندا هەیە. هەمان کات دۆستی وڵاتانی عەرەبیشە بەهۆی کارە بازرگانیەکانیەوە. بۆیە ئێستا بە دەنگێکی بەرز داوای ئازادی هاتوچۆ لە تەنگەی هورمزەکات. هەرچەندە پێشتر وڵاتی چین مافی ڤیتۆی بەکارهێنا دژی پرۆژە بڕیاری کردنەوەی هورمز بەڵام ئێستا دۆخەکە گۆڕاوە و وەکو دەوترێت دۆست لە کاتی تنگانەدا دەرەکەوێت. بۆیە دەپرسین ئاخۆ ئەم وڵاتە بە هەڵوێستێکی دیکەوە دێتە گۆڕەپانەکە؟ قسە لەسەر ئەوە شەکرێت کە بەهۆی گۆڕانی دۆخەکە ئاخۆ کام لەو وڵاتانە زووتر دەشێت و خۆی بەدەستەوە ئەدات، ئێران یان ئەمریکا یاخود وڵاتی چین. دۆناڵد ترامپ وەکو لایەنی ئەمریکی گەمارەوەیەکی دەریایی سەرتاسەری خستۆتە سەر ئێران. هەمان ئەو استراتیژەی دووبارە کردوتەوە کە لە ڤەنزوێلا بەکاری هێنا بەڵام ئەوەی ئێستا زۆر تونتر و بکوشترە. وا دیارە چین یەکەم وڵات دەبێت کە باجی ئەو جەنگە بدات چونکە داخستنی تەنگەی هورمز وای کرد ئەم وڵاتە بێبەش بێت لە نەوتی وڵاتانی کەندا و کە سەداچلی کۆی هاوردەی نەوتی چین پێکەهێنن. لە ناوخۆی ئەمریکاشدا بەکارهێنەران لە وێزگەکانی بەنزین هاواریان لێ هەستاوە دوای ئەوەی نرخی 1 گالۆن بەنزین $4 تێپەڕاند. ئێرانیش هەڕەشەکانی بوونەتە ڕاستی کە خاوەنی 6,000 مینی دەریایی زیرەکە ئەم مینانە لە قوڵایی دەریادا پاککردنەوەیان دەبێتە کابوسێکی تەکنیکی و کاتێکی زۆریشی پێویستە. بەهۆی ئەو مەترسیانەشەوە بیمەی دەریایی بە ڕێژەی 500 زیادی کردووە. ئەمەش بۆتە هۆی وەستانی 95 جوڵەی کەشتیەکان. لێرەدا چەند سیناریۆیەک سەرهەڵ ئەدەن بۆ ئایندەی ئەم پێشهاتە ترسناکە. ئەویش ئەوەیە ئەگەری هەیە بە درێژە کێشانی ئەم دۆخە دراوی ئێران دابڕمێت و کارگە چینیەکانیش بەشێکیان پەکیان بکەوێت. جا ئایا تاران و پەکین ناچار دەبن مەرجەنوێیەکانی واشنگتن قبوڵ بکەن؟ سیناریۆی دووەم ئەوەیە چین بڕیار بدات بە کەشتیگەلی جەنگی پارێزگاری لە نەوت هەڵگرەکانی بکات کە ئەمەش گەمارۆ دەریاییەکە ئەگۆڕێت بۆ ڕوبەڕووبوونەوێکی سەربازی ڕاستەوخۆ و چارەنووسی سەدەی 21 ئەگۆڕێت. کەواتە
چێ یەکەم کەس ئەبێت کە لە ژانی ئازارە ئابوووریەکە هاواری لێ هەڵدەستێت؟ واشنگتن یان پەکین یاخود ئێران؟